سڵاوتان لێبێت. من سامی غازی چڕەمە کاندیدی لیستی ژمارەی 129 یەکێتی نیشتیمانی کوردستانم لە بازنەی دهۆک ژمارەکەم 9ە. چەندین ساڵە لە بواری ورزش و لاوان خزمەت دەکەم. جەماوەری بەڕێزی دەڤەری بادینان و سنووری کۆمەڵگای چڕە و قەسرۆک و کەلەکچی و بەردەڕەش و ئیسماوە و ڕۆڤە. پارێزگای دهۆک یەکێکە لە پڕ خێر و بەرەکەتترین پارێزگای هەرێمی کوردستان، بەڵام بەهۆی ئیدارەیەکی نادادپەروەر بەدەیان ساڵە خەڵکی ناوچەی بادینان بەدەست هەژاری و دەستکورتی و بێکاریەوە دەناڵێنن و بە سەدان گوند ئاوارە و دەربەدەر بوونا. بەداخەوە شاری دهۆک لە پلەی یەکەمدایە لە هەژاری. بۆیە داوا دەکەم دەنگ بدەن بە هێزێکی گەورەی وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەوەی کێشەی نیوان هەرێم و بەغدا چارەسەر بێت و هەموو مانگێک موچەی فەرمانبەران بدرێت. ئازادی و ماوی ڕۆژنامە نووسان پارێزراو بێت. کوردستان و پارێزگای دهۆک بە تایبەتی ئارامی و ئاوەدانی بەخۆوە ببینێت. دەنگ بدەن بە لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان ژمارەی 129 و کاندیدی ژمارە 9 پێکەوە بۆ ژیانێکی باشتر و ئاسۆیەکی ڕۆنتر بڕیار دەدەین.